ولا همان کادا وەزیر ئەڵێت ئێمە بنزینی نۆرمالی حکومی کە بە عملی هیچ شتێک نایەوە و زوربەی زۆری سیارەی خەڵکی قڕ بەسەر و داما و بە عمومیات سیارەی هەڵوەشاندەوە بۆ مشکلەی گەورەی هێناوەتە پێشەوە ئەوان ئەڵێ ئەم بنزینە ئێمە بە 750 وەکو منەتێک ئەیەنەوە بەسەر سەری خەڵکی کوردستانە بەڵام لەولاوە پێشتر بنزینی نۆرمال 750 بووە ئەگەر مقارنەکەین لەگەڵ بەغا لە بەغا 450 بووە نۆرمالی تیجاری کە ناویان ناوە سێری ئەم چاواشەکاری خەڵکە بنزینێکیان ناوە نۆرمالی تیجاری ئەمە حکوومەت قەراریاوە بیفرۆشن بە 1975 لە کاتێکە لە بەغا ئەم بنزینە محەسەنە تقریبا 750 بووە سۆپەرەکەشی لە بەغا 1250 بەڵام لە کوردستان ئێستا حالیان محەسەن بۆ بە 1700 بۆ 1750 لە 1350 نزیکی بۆتەوە هیچ سۆپەر بۆ بە 1950 تاکو 2000 یعنی ئەم فەرق و فروقە هەرەوەیە کە بە ئاشکرا ئەمە بازارسازیە کرد وەکەڵەکەی سەرمایەکەن لەسەر حساوی ئەمە بەناویەوەی کە لە بەغا ڕاستە بەغا بەشێکە لە مشکلانە بەڵام کوردستان کە پاساوەکانی ئەوەیە و گەشتیار زۆرە زەحمەت نەبێت تایسە چی کردووە بێژگە لە کەڵەکەی سەرمایە و بە کۆمپانیاکردنی ژیانی خەڵک بۆچی ئەو بڕک زۆرە نایەنێتە ناوە بۆ ئەوەی کە خەڵک تووشی ئەم قەیرانە نەبێت